قوبات تاڵەبانی سەرۆکی لیستی یەکێتی زۆرترین دەنگی هێناوە لا هەڵبژاردنی 30 ئەیلولی پەرلەمانی کوردستان. بۆ متمانەی خەڵکیش ئەرکێکی گرنگی کەوتۆتە ئەستۆ تا لە 4 ساڵی داهاتوودا لێبراوانە کار بکات بۆ ئارامی و هەلی کار و خزمەت. هەمومان پێکەوە سەرکەوتنی گەورەی پرۆژەی ئارامی هەلی کار خزمەت بە چاوی خۆمان دەبینین. ئەنجامی هەڵبژاردنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان سەرەڕای دواکەوتنی بۆ ماوەی 20 ڕۆژ، بەڵام کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان ئەنجامی کۆتایی هەڵبژاردنی 30 ئەیلولی پەرلەمانی کوردستانی پەسەند کرد. بەپێی ئەنجامە ڕاگەیەندراوەکانی کۆمیسیۆن، قوبات تاڵەبانی سەرۆکی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر لە 182,000 دەنگی بەدەستهێناوە. لە سەرئاستی کاندیدەکانیەوە هەڵبژاردنە پلەی یەکەمی بەدەستهێناوە کە دەکاتە زۆرترین دەنگ و متمانەی خەڵکی کوردستان. ئەو ئەنجامەی قوبات تاڵەبانی لە هەڵبژاردنی 30 ئەیلولی پەرلەمانی کوردستان بەدەستی هێناوە نیشانەیەکی ڕۆن و ئاشکرایە کە خەڵکی کوردستان بە تایبەتی لایەنگران و دەنگدەرانی یەکێتی متمانەیەکی زۆریان با قوبات تاڵەبانی و توانە و لێوەشاوەیی ئەو هەیە بۆ 4 ساڵی داهاتووی کوردستان. ئەگەر بگەڕینەوە بۆ دروشم و بەرنامەی کاری قوبات تاڵەبانی و لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان، بە ئاشکرا هەست بەوە دەکەین کە دروشم و بەرنامەکان واقعی بوون و بەراورد بە دروشم و بەرنامەی لیستەکانی دیکە زیاتر لە خەم و کێشەکانی خەڵکەوە نزیکتر بوون. هەرچەندە یەکێتی تێبینی لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان هەبوو، با تایبەتی لە مەسەلەی پاکردنەوەی تۆماری دەنگدەران. بەڵام وەک سعدی پیرە وتەبێژی یەکێتی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ڕایگەیاند، یەکێتی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەنجامەکان قبوڵ دەکات. قوبات تاڵەبانی و لیستی 105 یەکێتی با دروشمەکانی ئارامی و هەلی کار و خزمەت زیاتر لە خەم و کێشەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان نزیک بوونەوە و سەرەڕای مشتومڕ لەسەر ڕێگری و بێبەشبوونی خەڵک لە مافی دەنگدان بەهۆی بڕیارێکی شەشخاڵی کۆمیسیۆن. قوبات تاڵەبانی و لیستی 105 یەکێتی توانیان ئەو پێگەیە بەدەست بهێنن.